اینجا بۆ ئەم ئێوارەیە هەندێک سوپرایزم هەیە لە بۆتان بەر لەوە دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانی پرۆگرام بکەم کە MG سیارێکی MG 0 کیلۆمەتر ئامادەیە مۆدل 2024 هەروەها M Center کۆمەڵێک آیفۆن 15 ئامادە کردووە و هەروەها کۆمپانیای خۆشناو کۆمەڵێک بەرهەمی LG ئامادە کردووە و هەروەها هۆم ئیستانبول بە چەندین بابەتی جۆراوجۆر و سۆنگل لایت بە چەندین ڕووناکەرەوەی جۆراوجۆر و جوان و تایبەت ئەتاسای چەندین خەڵاتی ئاڵتونی و ڤێننا بە چەند خەڵاتێکی ئەڵماسی سپۆنسەرەکانمان زۆر سوپاسیان دەکەین دەستیان خۆش بێ هەروەها شتێکی دیکە هەیە دەمەوێت پێتان بڵێم 15 سێ کە دەکاتە ڕۆژی هەینی کاتژمێرنۆ لە فامیلی مۆڵ ستافی گەرمەسات ئامادە دەبێ و ڕاستەوخۆ نمایشی خۆی دەکەوت ئێوەش دەتوانن سەردانی فامیلی مۆڵ بکەن لەو نمایشە بێبەش نەبن 15 سێ دەکاتە ڕۆژی هەینی و هەروەها سوپرایزێکم هەیە لە بۆتان ئەم ئێوارەیە لە لایڤی فەیسبوک ئەو کەسێک کۆمنت بنووسێ وەڵامی ڕاست بداتەوە ئەوە ئێمە لەلایەن خۆمانەوە ناوی دەنووسین و ناوی دەخرێتە نێو تیرروپشکە و دیاری پێشکەش دەکەین و لە هەمان کاتدا ناوی دەخرێتە نێو تیرروپشکە 29 سێ لەگەڵ 13 ئەنجامی دەدەین بۆیە چاوەڕێی کۆمنتەکانتانم دەتوانن زۆرترین کۆمنت بنووسن وەڵامی ڕاست بدەنەوە بەڵام نەک دواتر کۆمنت بنووسن ئێستا ئەو کاتژمێرە کە لایڤە لە لایڤی فەیسبوک تەنیا ئەو کاتژمێرە ئێمە کۆمنتەکان وەڵامە ڕاستەکان وەردەگرین دەتوانن لە لایڤی فەیسبوکیش لەگەڵمان بن هەروەکو باسم کرد بە درێژای مانگە ڕەمەزانی پیرۆز ئێوە دەتوانن پەیوەندی بکەن ئەوە دەرفەتێکی دیکەشە بۆ کەسانی ناتوانن پەیوەندی بکەن لە لایڤی فەیسبوک کۆمنت بنووسن و وەڵامی ڕاست بدەنەوە تاوەکو ناویان بچێتە نێو تیرروپشکەوە